جموجۆڵی ئەم دوایانەی هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە کاردانەوەی زۆری لێ کەوتۆتەوە خوێندنەوەی جیاواز بۆم جموجۆڵە دەکرێت هاوکات وەڵامی بەرپرسانی ئەمریکا شتێکی دیکەیە دووجار ئەمریکا هێزی بەم ئاراستەیەوە بەم شێوازە جوڵاندووە لە ساڵی 1990 و ساڵی 2023 لە شەڕی عێراقدا بە تایبەتی ئێستا گومانی زۆر و خوێندنەوەی زۆر بەم بابەتە دەکرێت زیاتر قسە دەکەین لەگەڵ سەرۆکی دامەزراوەی گۆڵد بۆ استراتیژی نێودەوڵەتی بەڕێز دکتۆر ئێلی گۆڵد لە واشنگتنەوە لەگەڵمانە. دکتۆر ئێلی سپاس کە لەگەڵ کوردستان 24 با هەر بۆ پرسیارە سەرەکیەوە دەست پێ بکەم ئامانجی جموجۆڵی هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە چییە؟ ئەو بابەتانی کە باس لە ئەگەری هێرشێکی بەرفراوانی ئەگەری گۆڕانکاریەک لە ناوچەکە دەکرێت ڕاستن؟ زۆر سپاس بۆ میوانداریتان. بەدڵنیاییەوە هەندێک جوڵە هەیە گۆڕانکاری هەیە لە هێزەکانی ئەمریکا، بەڵام دەنگۆی زۆریش هەیە لەسەر ئەم جوڵەیە و ئەمە هیچ پرسیارێکیش هەڵ ناگرێت کە قسەکانی بەڕێز کۆرەلا کە باسی کرد هەمووی ڕوون کردەوە. بەدڵنیاییەوە ئێمە دەبینین کە جوڵەیەک لە هێزەکان یاخود هێزە تایبەتیەکانی هۆزی ئۆپراسیۆن تایبەتەکانی ئەمریکا جوڵەیەکیان هەیە ئاڵ و گۆڕ دەکەن و ئاما بەدڵنیاییەوە هەڵوێستێکی زۆر ڕاشکاوی ئەمریکایە بەرامبەر بە ئێران و هێزەکانی سەر بە وڵاتە لە سووریا و لە عێراق. بۆیە ئیدارەی ئەمریکا هەوڵەدا بۆی کە ئەو پەیامە بنێرێ کە ئەوان جددین و ڕژدن لەسەر ئەو چالاکیانەی کە لە ناوچەکە هەن. باشە ئارمانجا ئەمریکا چه ژوان جموجۆڵان ژوان ڤەلەڤینن سەربازی دەدەمەکێدا کو ئەمریکا نزیکی هەلبشارتنان دەبێتن هەلبشارتنێک لە پێشە ئەمریکایە. یعنی ئەمریکا دخوازیتن پێگەی خوا یە سەربازی لە ڕۆژهەڵاتە نەڤەڕاست هێشتا بەهێزتر بکەتن یان تنێ نمایشەکە سەربازیە؟ هەموو کات ئەمە پرسیار بووە کاتێک کە کاتی هەڵبژاردن نزیکە بێتەوە ئەم پرسیارانە ئەکرێ، بەڵام بەدڵنیاییەوە کە ئیدارەی ئەمریکا هەموو کات بەرژەوەندێکی بەهێز و باشی هەیە لە ناوچەکە لە پەیوەندیەکانی لەگەڵ سعودیە لەگەڵ ئیسرائیل و هەوڵەدا ئەو دوو وڵاتە لە یەک نزیک کاتەوە و ئەو پەیوەندیە بەرەو باشتر بکەن نزیکتریان بکاتەوە و هەوڵەدا بەرژەوەندەکانی خۆی نەک تەنها لە بواری دیبلۆماسی کە لەگەڵ ئێران کە پەیوەندیەکانی هەموو کەس دەزانێ، بەڵام لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ عێراق هەوڵەدا ئەم ئیدارەیە نیشانی بدا کە بەرژەوەندیەکانی خۆی لە ناوچەکە دەپارێزێت و لە هەمووشی گرنگتر سەقامگیری ناوچەکەش دەپارێزێ. بۆیە ئێمە بە دیاریکراوی نەمان بینی و ئەم جوڵە سەربازیەمان بە شێوەیەکی بەرچاو نەبینیەوە، بەڵام ئێستا خۆتان بە چاوی خۆتان دەیبینن کە ئەم جوڵە هەیە ئەم جێگۆڕکەیە هەیە. بۆیە ئەم ئیدارەیە دەیەوێت کە ئەم پەیامە بنێرێ و بە هەموو لایەک بە دۆست و دژمنی خۆی بڵێ، بەڵام بە دڵنیاییەوە دەبێ هەندێک وەڵام هەیە بۆ چالاکیەکانی ئێران و کاریگەریەکانی ئێران لە ناوچەکە وەڵامیان دەبێ، بەڵام نابێ بەو شێوەیە لێک بدرێتەوە کە ئەم ئیدارەیە با بڵێن هەڵوێستێکی ڕق و توندی بەرامبەر ئێران. دکتۆر ئێلی استراتیژێتی ئەمریکا لە سووریا بە چه شێوازێک دەبێت بە تایبەتی لا بنکەکانی ئەلبوکەمال و تەنەف لە نێو سووریاوە کە هەر ئەمڕۆ وەزیری دەرەوەی سووریا و توێتی ئامانج لە جموجۆڵەکانی ئەمریکا خودی دەمەشق و سووریا، ئایا شتێکی لەو بابەتە هەیە؟ ببوورە ئەگەر بەباشی گوێم لێ نەبوو ئەکرێ بیڵێیتەوە؟ باشە. بەشی کۆتایی ئامانج وە استراتیژێتی ئەمریکا لە جموجۆڵە سەربازیەکان و جێگیرکردنی هێزەکانی لە بنکەکانی ئەلبوکەمال و تەنەف نزیک لە خاکی عێراق چییە لە سووریا؟ بە تایبەتی وەزیری دەرەوەی سووریا ئەمڕۆ وتی کە ئامانجی ئەمریکا لەم جموجۆڵانە حکوومەتی دمشقە.
I think that that I don't think that it's necessarily من پێم نییە کە ئەمریکا مەبەستی لە سووریا بێ بەڵکو دەرەنجام گرنگە با ببینین U.S. policy. بەڵکو سیاسەتی ئەمریکا دەیەوێت کە پەیامێک بنێرێ و دەرەنجامەکەش بگەێنێتە هەموو لایەنێ کە ڕێگە بە تێکچوونی سەقامگیری ناوچەکە نادا و بوونی هەیە لەو ناوچەیە و ئامانجی بوونیشی درێژە پێدانی ئەو سەقامگیری یاخود باشترکردنی دۆخی ئەمنی ئەو ناوچەیە بۆیە ئەمریکا بوونی ئەمریکا لەو ناوچەیە با بڵێن سەرکێشی سەقامگیریە لەو ناوچەیە واتە ڕێبەرایەتی سەقامگیری ئەو ناوچەیە دەکات و هەروەش دەبێنێتەوە. باشە دکتۆر تاماژەvەیەکێ کرد و di siyaseta Amerîkada li rojhelata naverast seqamgiriya navçeyî ewlehiya navçeyî biparêzêtin. Lê xelkê navçeyî hewlatiyê navçeyî li Sûriya li Iraqê dilxwazên zêdetir ji Amerîka hene tumuhatên zêdetir ji Amerîka hene ku Amerîka seqamgiriyekê ewlehiyekê azadiyekê ji bo xelkê van du welatane durust biketin taybet li Sûriyayê زێدەتری چەندین ساڵایە 12 ساڵە ینی ئەمریکا لە سووریایە بۆچی نەشایە سەقامگیریە ئەولەهیە ئازادیە لە سووریایە بەرقەرار بکەتن. ئەم ئیدارەیە بە دیاریکراوی ئەگە پێت بڵێم کاتێکی زۆر سەختی تێپەڕاند واتە لەبارەی سیاسەتی سووریا مەبەستم بە دۆخێکی سەختە تێپەڕی و ڕوبەڕووی کردەی سەربازی بوویەوە لە ناوچەکە ئەمە شتێکە کە لە هەمان کاتەکە لە سووریا بوو لە ئەفغانستان کشایەوە ئەمەش کاریگەری هەبووە واتە دۆخەکەی بە هیچ کات سەقامگیر نەبووە باش نەبووە گونجاو نەبووە و هاوکار نەبووە دۆخەکە بۆیە ئەمە سیاسەتی دیموکراتەکانە پارتی دیموکرات لە ئەمریکا کە هەموو کات لەم دۆخانە ترساوە زیاتر بە پەیامی با بڵێن دیپلۆماسی کار دەکات نەک لە بەجوڵەی سەربازی و بەکردەی سەربازی ئەوە دیارە کە سیاسەتی دیموکراتەکان هەروە بۆ واژە بێ و تا ئێستاش وایە بۆیە ئەگەر هەوڵ با بڵێن ترەمپ وایە لەوانەیە دۆخەکە بە شێوازێکی دیکە بواە واتە زیاتر قسەی بە سەربازی قسەی دەکرد بە هێز قسەی دەکرد کەمتر لەوەی کە بە دیبلۆماسی با بڵێن قسە بکە بۆ بەڵام ئەم ئیدارەیە وانیە و واناکە. باشە ئەماژە بەوە تان کرد کە سیاسەتی دموکرات و کۆماریەکان بەیەکەوە جیاوازن بە تایبەتی لەم ئیدارەدا دەگوترێت لەگەڵ دەستپێکی شەڕی رووسیا و ئۆکرانیاش استراتژێتی ئەمریکا لە ناوچەکە گۆڕاوە بەرامبەر بە هەژمۆنی ئێران لاوااستر بووە. ئەم جموجۆڵە سیگناڵێکە بۆ ئێران لە بەرامبەر بۆ هەڕەشانی کە هەیەی وایە هیچ مەترسێک لەلایەن ئێرانەوە لە ناوچەکە دەبینرێت لە ماوەی ڕابردوودا کە ئەمریکا بوێت بەرنامێکی وە لە ناوچەکە بەرەو پێشەوە ببات. من پێم وایە ئەمە هەوڵێکە پەیامێکە بە ئێرانی بگەێنێ کە ئەم جوڵە ئەم هێزە تایبەتانە هێزی ئۆپەراسیۆن و تایبەتەکان لەو ناوچەیە هەموو کات پەیام بووە و وەک وتمان گەورەتری ناکە فراوانتر نابێ ژمارەیان زیاتر نابێ بەڵام زیرەکانتر کاری خۆیان دەکەن هەندێک جار تۆ ئەگەر پلانێکی دیاریکراوتە بێ مەرج نییە تۆ هێزەکە زیاد بکەی نەخیر بەڵکو هەندێک هێزی تاکتیکی ئۆپەراسیۆنی تایبەتی زیرەکە توان ئامانجەکەت بۆ بەدەبێن بۆیە ئەمە پەیامێکی ڕوونە بۆ ئێران بۆی کە پێی بڵێن کە دۆخەکە زیاتر تێک نەدا بابەتی ئەوەی کە باستت کرد باسی ئۆکرانیا قەیرانی ئۆکرانیا بە دڵنیاییەوە چاوی هەموو جیهان نەک ئەمریکای گواستوتەوە سەر خۆی واتە کەمتر چاویان لە ڕۆژڵات. باشە دکتۆر ئەگەر کۆتایی پرسیار لەسەر ئەوە بێتن هەر درێژە پێدەری پرسیاری هاوکارم بێتن گوڵەباخ کە باسی شەڕی ڕۆسیا و ئۆکرانیا کرا هاوکێشەیەک هەیە تایبەت لەسەر ئەم شەڕەیە دەڵێن کە ئەمریکا لە شەڕی ئۆکرانیا دووڕاندوویەتی نەیتوانیەوە وەکو پیوت سەرکەوتن بهێنێتن بۆیە دەیەوێتن حرەکەیەک ینی جۆڵەیەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بکاتن بۆ ئەوەی لە هەلبژاردنەکان پارێزگاری لە دەنگەکانی خۆیان بکات وایە؟
there's no question about it that taking a strong stand in this هەڵوەستێکی تند بە دڵنیاییەوە هەڵوەستی توندەگە وەربگرێ بە دڵنیاییەوە کاریگەری لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان دەبێ چونکە خەڵک چاودێریەکە بابەتی ئێران بە هەمان شێوە خەڵک دەوێ بزانێ بەرامبەر ئێران چیەکە بەرامبەر بە ئۆکرانیا چیەکە سیاسەتی چۆنە و ئەم ئیدارەیە هەوڵی داوە دانووسانیش لەگەڵ ئێران بکوە 6 ملیارد دلاری بۆ گەڕاندوێتەوە کە بلۆک کرا بوو بۆیە ئەمە هیچ پرسیارێک هەڵناگرێ کە پێویستە وەڵامێک هەبێ لە لایەکی دیکەوە واتە تۆ قەناعەت بە خەڵک بهێنی کە من ڕاستە دانووسانی لەگەڵەکەم و پارەکانی بۆ گەڕێنەوە بەڵام لەولاوە نایەڵم ئێران جوڵە بکەوە دژی بەرژەوەندەکانی من بۆستێتەوە واتە بۆی کە دەنگەکانی خۆت لە هەڵبژاردنەکانە بپارێزی بۆیە من پرسیارەکەت لەسەر ئۆکرانیا من پێم وابێ ئەمریکا سەرکەوتوو بووە و ئەکرێ قسەی زیاتریشی لەسەر بکرێ و بڕبۆچوونی جیاوازیە بەڵام من وەکو خۆم وەکو ئێلی ئەگەر پێت بڵێم من پێم وایە کاتی دەوێ ئەمە شەڕێکی درێژخایەنە و شەڕەکە درێژترە کاتەوە هاوکاریەکانی ئەمریکا و پێم وایە ئاڵۆستریەکە ئەمە بۆچوونی کەسی خۆمە بەڵام پرسیارەکە ئەوە نییە کە ئەمریکا دەیباتەوە یان نا من پێم وایە شەڕەکە خۆی خراپە درێژکردنەوەی خراپە هاوکاریە سەربازەکانی شەڕەکە ئاڵۆستر دەکات. باڵە بەڕێز دکتۆر ئێلی گۆڵد سەرۆکی دامەزراوەی گۆڵد بۆ استراتژی نێودەوڵەتی زۆر سپاس لە واشنگتنەوە لەگەڵ کوردستان 24 سپاس دکتۆر.